کاکە بەڵێ هەلو چۆن چۆنی برا وەڵا باش من فێڵ هەلو پێت نەکردان ناوم توانایە لە سویت پرسیارێکمان هەبوو باشە بۆ خەڵک لەسەر ئێمە بانکێش دەکرێتن یعنی ئێمە چیمان کردە میتین ئیتلاعاتین بەڵێ کاک ئەحمەد چۆنی مەمنوو زۆر سپاس بەڕێزی تۆ چۆنی باشی سپاس ڕێست کاک ئەحمەد بە هیوام تەلەفۆن قەپات نەکرێ هەندە قسە و باس بکە من ناوم قادرە ئەلۆ خوا داوەشی خۆشتر نییە ئەحمەد زرار یعنی داوەشی خۆشتر نییە ئینسان باش لۆ دەدەترسێن چاوی من ئەی هەوار کورە کووە دەکرێتن مەسئول مەلبەندێک ئەوەندە ترسنۆک بیتن پێم دەکرێت فێڵتان لێ بکەم بەس نامەوێ کەچی ئەوەندە بترسەی داوەشەی زەلام مەسئول مەلبەند 50 دەرشەقێنی یەک دەڤەری گەورە و گرانت هەیە وەڵڵاهی بڵاو کەمەوە ئەوەی من ناوم قادرە